لەبەرەوە داری تو ئەتوانم بڵێم لەگەڵ ئەوەشا کە چەند مقاومە بۆ شاری سلێمانی لەگەڵەوەیە کە بەرگەی ڕەشەبای شاری سلێمانیەگرێ بەرگەی سەرما بەهێزەکەی زستانی شاری سلێمانیەگرێ بەرگەی گەرما بەهێزەکەی شاری سلێمانیەگرێ و یەکێکە لەو دارانەی کە کەمترین ئاوی شێوێ بەڵێ داری تو کە گەیشتە ئەوەی گەورە بێ ئیتر ساڵ بە ساڵ کەمتریەوێ ئێستا مام دارانە کە لێرە ڕوێنراوە ئاو نادرن پێویستی بە ئاو نییە چکە داری توی شەکەلەوانەی ڕێگەکەی زۆر ئەڕوا بۆ ئاوەڕوا لەبەرەوە لە تەمەنێکا تۆ ئیتر ئەو دارە پێویستی بە ئاودێری تۆ نییە بە ئاوی تۆ نییە ئەی وەکو بەرەکەی کە چوادۆری خۆی زۆر پیس ئەکات چیتان کردو بۆمە توی زڕە ڕوێنن یاخود بەردارە ڕوێنن من لەگەڵ توش خۆشە من لەگەڵ ئەویانیم بڵێم توی زڕ بڕوێنین چونکە یەکێک لەوانەی کە دایمەن هاوڵاتیان و خەڵک یانی وەکو پێشنیار باسیەکەن کە ئێمە بۆ نەمامی بەردار لە شەقامەکان نەڕوێنین نەبێت هەر بەجددی بۆ پرتەقاڵ شتانەمان نییە و بە جادەیە بڕۆین و لێ بکەینەوە ئەوەی پرتەقاڵێکێکە لەو دارانەی کە بۆکو باسم کرد بۆ کەشوای شاری سلێمانی یەک ئەو حمزیات بە تایبەتی سەرما بەهێزەکەی هەندێک ساڵ کە ڕووەکاتە شاری سلێمانی تەسیرێکی زۆرێ بێت ئەو دارانە بۆ لە ناوچوونی بۆ لاوازکردنی بۆ وشەکردنی بەڵام هەنێک جۆری داری کە هەیە بۆ نمونە خۆرتۆ داری بەردارە زەیتونمانەیە لە شەقامەکانە داری بەردار و داری تومانەیە کە ئێستا باسمان کرد بە تو بە ئەنواعی جۆرەکانی تۆ